سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆنسڵی گشتی ئەرمینیا سەردانی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردو لەلایەن لێپرسراوە بەشێک لە ئەنجامانی مەکتەبی ڕاگەاندنەوە پێشوازی لێکرا. ئەرشاک مانۆکیان کۆنسڵی گشتی ئەرمینیا لە هەرێمی کوردستان سەردانی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە. مەبەست لە سەردانەکەی کۆنسڵی گشتی ئەرمینیا پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی ماڵپەڕی پیوکەی مێدیا بوو. هەروەها لەو سەردانەدا باس لە پەیوەندی و ئاڵگۆڕی ڕۆشنبیری و زانستی و پچەوترکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو لاکرایەوە. لا بەشێکی تری سەردانەکەدا ئارشاک مانۆکیان بەشەکانی پیوکەی میدیای بەسەر کردەوە خۆشحاڵی خۆی دەربڕی بەوەی کە ئەم وەبسایتە توانوێتی بە چەند زمانێکی جیاواز وەکو کوردی، عەرەبی، ئینگلیزی، کرمانجی و ڕووسی هەواڵ و بابەتەکانی بڵاو بکاتەوە. ئەندازیار عومەر حەمەد ساڵح وەکو بەڕێوەبەری نوێلقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان دیاری کرا و دەست بەکار بوو. بە پێی زانیاریەکانی کەناڵی کەرکووک لەسەر فەرمانی وەزارەتی نەوتی عێراق، ئەندازیار عومەر حەمەد ساڵح وەکو بەڕێوەبەری کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان دەست بەکار بوو. پێشتر حسێن تاڵب بەڕێوەبەری گشتی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان لا وەزارەتی نەوتی عێراق بۆ ماوەیەک لقی کەرکووکی کۆمپانیاکەی بەڕێوە بردو. بە پێی زانیاریەکان بانی ئەمڕۆ لەسەر فەرمانی خۆی عومەر حەمەد ساڵح لەو پۆستا دەست بەکار بووە کا بڕوانامەی ئەندازیاری هەیە و لەمڕۆشەوە پلانی خۆی بۆ باشتر بەڕێوەبردننی لقی کۆمپانیاکە دەست پێ کردووە. لەو چوارچێوەیەدا کۆبوونەوە بە دوواداچوونەکانی لەگەڵ لێپرسراوی بەشەکانی کۆمپانیاکە دەست پێ کردووە. کارەبای نیشتیمانی و نرخی ئەمپێری مۆلیدا ئاستەنگی زۆری بۆ هاوڵاتیانی پارێزگای کەرکووک دروست کردووە بە مەبەستی بە دوواداچوون و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا و بە تایبەت نرخی ئەمپێری مۆلید ئەهلەکان. سەباح حەبیب پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی قایمقامیەتی کەرکووکی کردو لە کۆبوونەوەیەکیشدا چۆنێتی هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە خراو. لە نێو پەرلەمانتارانی کەرکووک ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی یەکێتی دەیانەوێت کێشەی کارەبا و نرخی ئەمپێری مۆلیدا چارەسەر بکەن. بۆ ئەو مەبەستا سەردانی قایمقامیەتی کەرکووکیان کرد. لە کۆبوونەوەکەدا سەباح حەبیب پەرلەمانتاری یەکێتی باسی لە نیگەرانیەکانی خەڵک و گرفتەکان کرد. بڕیاریشا لە ڕێگەی لیژنەیەکەوە و بەسەردانیکردنی لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی کەمکردنەوەی نرخی ئەمپێر بدرێت. پێشنیاری ئەومان کرد کە لێژنەیەک لە قایمقامیەت و پارێزگا و ئەندامانی پەرلەمان ئامادە بکرێت بۆی بتوانین سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بۆی ئەم کێشەیە بنبڕ بکرێت و بە شێوەیەکی تر هەموو مانگانە ئەم کێشانە دووبارە نەبێتەوە. هەڵبەتە ئێستا نووسراوێکمان پێویە لایەن قایمقامیەتەوە کراوە سەردانی پارێزگای شەکەین. ئەگەر زانیمان لێرە چارەسەر ناکەیت کێشەکە هەڵبەتە ئێمە و کاتە سەردانی وەزارەتی نەوت و سەردانی وەزارەتی کارەبای شەکەین لە بەغا ئەم کێشە بە شێوەیەکی گشتی کێشەی هەمووی عێراقە، بەڵام ئێمە وەکو کەرکووکەکان داکوکاری تەواوە بین لەسەر مافی هاوڵاتیانی خۆمان. لێرە قایمقامیەتی شارەکە داوا لە پەرلەمانتاران دەکات لە ڕێگەی وەزارەتی نەوتەوە بەشەگازی مۆلیدەکان زیاد بکەن و کار بکەن بۆ پێدانی تەواوی مافی پارێزگاکە لە کارەبای نیشتیمانی. حيث تم مناقشة بعض المعوقات والمشاكل. گفتوگۆمان کرد سەبارەت بە هەندێک لەو کێشانەی لە کەرکووک هەیە. لە ڕاستیدا کەمی کارەبای نیشتیمانی کاریگەری زۆری دروست کردووە. بە جۆرێک لە 24 سەعاتدا تەنها 3 بۆ 4 سەعات هەیە. مۆلیدەکانیشدا بۆ 12 سەعات کارەبا ئەدەن. هەروەها کێشەیان زۆرە و لەلایەن لقی کەرکووکی کۆمپانیای دابەشکردنی بەرهەمەنەوتیەکان وەک پێویست گازیان پێ نەدراوە و بۆ هەر کەیڤێک 15 لتر دانراوە. ئەمڕۆ داوامان لە نوێنەران کرد کە داوا لە وەزارەتی نەوت بکەن بۆ زیادکردنی بڕی گاز و 45 لتر بۆ هەر کەیڤێک تاوەکو نرخی ئەمپێر دابەزێ. کێشەی بێکارەبای هەیە، کێشەی سعری ئەمپێری مۆلیدە هەیە کە نرخەکەی زۆرە. هاوڵاتیەکی کەم دەرامەت و هەیە بێ ئیش و بێکارە. ئێمە هاتوین وەکو چالاکەوانی مەدەنی گروپێکین هاتوین بە دوواداچوونی بۆ بکەین بزانین کێشەکە لەکوێ، سەرچاوەکەی کوێ، لایکەمە بین بە کەسێک لە بینی هاوڵاتی و کێشە معاناتیان بگەینینە ئەم دام دەستگانە. لە بینەی قایمقامیەت هەندێک لە خاوەن مۆلیدە ئەهلیەکان ئامادە بوون. ئەمان دەیانەوێت کێشە و گرفتەکانی خۆیان بگەێنن، چونکە دەڵێن زۆر جار گازی مۆلیدا لە بازاردا بە نرخێکی زۆر دەکڕن. چارەسەرێکمان بۆ بکەن. بەڕاستی ئێمە زۆر بێزار بووینە و زۆر هیلاک بووینە بەدەست ئەم گازکڕینە و ئەم گران بوویە.
يعني مثلا غازك كريم برميلي بسطو 7,000 ونيشه لبازار حكومت بما غازه ده هين 5 روجه او 5 روجه كغازك طوابي علي برو كيشي خوته برو حليكا باشا كم نورم حليكا كم بسطو 7 بيكرم بو من زرره حكومت روجي ساعات كيدا والله ورس منطقه كبوت ترفلايت او ساعات نازاني مولدك بكوجنتو يعني شبيبكي لە سنووری پارێزگاکە زیاتر لە 1380 مۆلیدا هەیە 963یان کەوتووەتە سنتەری شارەکەوە خراپی کارەبای نیشتیمانی نرخی 1 ئەمپێری مۆلیدەی گەیاندا 15,000 دینار نوێنەرانی پارێزگاکە لە فراکسیۆنی یەکێتی دەیانەوێت لە ڕێگەی حکوومەتەوە کێشەی کارەبا چارەسەرکەن و ئاستەنگی سەرشانی هاوڵاتیان کەم بکەنەوە. یوسف مراد، کەناڵی کەرکووک. فڕۆکە جەنگەکانی تورکیا کەمپی مەخمور و چەند سەنگەرێکی پارتی کرێکارانیان لە سنووری چێ قەرەچووخ بردومان کرد. سەرچاوەیەکی ئەمری لە مەخمور ڕایگەاند. شەوی ڕابردوو لە ئەنجامی بردومانی فڕۆکە جەنگەکانی تورکیا لە کەمپی مەخمور و سەنگەرەکانی پارتی کرێکاران شەهید و بریندار هەن. هەر بە پێی زانیاریەکان بردومانەکان زیانی گیانی و مادیان لێکەوتوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا زانیاری تەواو لەسەر زیانەکان نەخراوەتە ڕوو. هاوکات میدیاکانی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بڵاویان کردوتەوە. لە سنووری چیای شنگالیش فڕۆکە جەنگەکانی تورکیا ژمارەیەک پێگەیان کردووەتە ئامانج و تاوەکو ئێستا زیانەکانی و بردومانیان نەخراوەتە ڕوو. دکتۆر ڕێبوار ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەاند. ئێمە وەکو یەکێتی خۆمان بە بەرپرس دەزانین بۆ پاراستنی یەکڕێزی میلەتەکەمان. بۆیە لە سەرەتای پێکهێنانی حکوومەتی عێراق بڕیار بوو بە یەک تیم بچینە بەغزا و بە یەک تیم کار بکەین بۆ ئەوەی کۆمەڵێک مەرج جێبەجێ بکەین و دواتریش بەشداری حکوومەتەکە بکەین. وتیشی بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەو یەکڕێزەی هەڵوەشاندەوە. بۆیە ئێمە لە بەردەم قۆناغێکی ناسک داین و دەبێت یەکڕێزی خۆمان بپارێزین و هەوڵ بدەین یەکڕێز بین لە بەغزا و داواکاریەکانی کورد بکەینەوە مەرج لەسەر حکوومەتی فیدراڵ. ئێمە لە ساتوکاتی ئەم ڕووداوە کە ڕوویدا هەم مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەقی دوی پارتی دیموکراتی کوردستانی گرتەوە. ئەمە مانای ئەوەیە کە کورد ئەمڕۆ پێویستە یەکڕیز بی و نێوماڵی کورد تەبا بیتێن و هەوڵ بدەین یەکڕیزی پارتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە ئەرکە گرنگەکانی خۆی بەرپرسیار دەزانی لەوەی کەوە یەکڕیزین ملەتی کورد بپارێزین. بۆیە ئێمە لە سەرەتای پێکهاتنی حکوومەتی فدرال ئێمە بڕیامان وا بوو کە بە یەک تیم بچینە بەغا و بە یەک تیم لێوێ کار بکەین و کارەگرنگەکانمان ئەوە بیتن کە حکوومەتی ئەو حکوومەتی کە حکوومەتی فدرال کە تشکیل دەکرێتن بەرنامە سیاسەکەی ئەوە بیتن کە بە کۆمەڵێک مەرجی ئێمە جێبەجێ بکەن اینجا بەشداری حکوومەتەکە بکەین بۆ ئەوەی کە مادەی 100 لە ناوچە دابراوەکانە و کە مەسەلەی کەرکووکە و هێزی پێشمەرگەی کوردستانە ئاسایشی هەرێمە و پشتی هەرێمە لە بودجێ عێراق ئەوانە مەسائلی زۆرگن لە مەسەلەی یاسای نەوت و غازە ئەوانە هەموو مەسائلی گرنگن کە ئێمە حەزمان دەکرد بە یەکتیمی لە بەغدا ئەوانە بکەنێ مەرج بەسەر حکوومەتی فدرال و حکوومەتی فدرال الزام بکاتن لە قۆناغی داهاتووی 4 ساڵی داهاتوو ئەمانە جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردن. خۆتان دەزانە حکوومەتەکانی پێشوو هەموو هاتێ وعدیدا بەڵام هیچیان نەکردووە. بۆیە ئەمە یەکێک لە ئەرکەکانمان بوو کە ئەمە بە یەکتیمی بچینە بەغا و لە یەکتیمی کار بکەین و مەرجەکانی ئەوخۆمان بسەسپێنین بەسەر حکوومەتی فدرالی کە دێتە کایەوە. بەڵام بەداخەوە لایەنێکی کوردی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەم یەکڕیزەی هەڵوەشاندەوە. بۆیە ئێمە ئێستا لەبەردەم ئەم قۆناغەشی ناسک داینە و دەبێ ئێمە یەکڕیزی خۆمان بپارێزین و هەوڵ بدەین کە یەکڕیز بین لە بەغا و داواکاریەکانی کورد بچێتە ببێتە مەرج لەسەر حکوومەتی فدرال. ڕۆژنامەی مۆرنینگ ستاری بەریتانیا ئاشکرای کردووە کە 80 زیندانی لە زیندانیانی سیاسی و ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکاران و چالاکوانان کە لە گرتوخانەکانی هەولێر دەست بەسەرن و بە زیندانیانی بادینان ناسراون. بڕیاریان داوە مانگرتنی سەر تاسەری ڕابگەن و نان و ئاو نەخۆنەوە تاو کاتەی ئەشکەنجەدان و بە زۆر زیندانیکردنیان لەسەر لا دەبرێت. ڕۆژنامە بریتانیەکەەوەشی خسۆتڕ کە و زیندانیانە ماوەی زیاتر لە 2 ساڵە لا گرتوخانەکان ڕاگیراون بە تۆمەتی لابەلا ڕوبەڕووی ئەشکەنجەدان کراونەتەوە. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و چەند پرسێک تاوتێ دەکات. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی هەفتانەی خۆی ئەنجام دەدات. بە پێی ڕاگەیەندراوی کۆبوونەوەکان بابەتانی خوارەوە دەخرێتە بەرباس و گفتوگۆ.
لەوانەش خستنەوەڕێی پوختەی ئەنجامی سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئیماراتی عەرەبی یەکگرتوو و خستنەوەڕووی ڕەوشی کۆچبەرانی هەرێمی کوردستان لە جەرەوە بە شێوەیەکی گشتی و کارەساتی ئەم دواییەی گیان لە دەستدان و بێسەر و شوێنبوونی کۆمەڵێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەوڵەکانی حکوومەت یاریان بۆ گەڕانەوەی تەرمەکان و ڕزگاربووان و گەڕان بە دوای بێسەر و شوێنەکان. هەروەها راپۆرتی وەزارەتی تەندروستی سەبارەت بە تەشەنەکردنی ڤایرۆسی گۆڕای ئۆمیکرۆن لە هەرێمی کوردستان دەخرێتە ڕوو لەگەڵ خستنەڕووی بەرەو پێشچوونەکانی کاری تیمی هاوبەشی دیوانی چاودێری دارایی فیدرالی و هەرێم. بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی هەرێم ڕایگەاند بەم نزیکانە بەشی نۆیەمی پارەی گەنمی جوتیاران کە زیاتر لە 5 میلیارد دینارە لە بەغداوە دەگاتە هەرێمی کوردستان. وتیشی چەکی بەشی نۆیەمی پارەی گەنمی جوتیاران دەگاتە هەرێم و پاش وەرگرتنی چەند ڕێکارێکی ئیجاری بەسەر جوتیاران دابەش دەکرێت. بە پێی ڕۆژی وەرگرتنی گەنمەکانیان لە سایلۆکان بڕی ئەو پارەی دەنێدرێت 3 میلیارد و 240 میلیۆن دینار بۆ پارێزگای سلێمانی و 2 میلیارد و 700 میلیۆن بۆ پارێزگای هەولێر و هەروەها 313 میلیۆنیش بۆ پارێزگای دوهۆکە. بە پێی ئامارەکانی وەزارەتی بازرگانی هەرێم تاوەکو ئێستا زیاتر لە 36 میلیارد و 700 میلیۆن دیناری پارەی جوتیاران لە داهاتوودا ئەو بڕا پارێ بنێردرێت. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەندراوێکدا داهاتی نەوتی فرۆشرایی مانگی ڕابردووی بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوە درا تێکڕای نەوتی هەنار دەکراو لە مانگی کانونی دووەمی ڕابردوودا 99 میلیۆن و 286 هەزار و 78 بەرمیل بووە کە تێکڕای داهاتەکەی گەیشتووەتە 8 میلیارد و 270 میلیۆن دۆلار. باسی لەوە کردووە هەر لەو مانگەدا بڕی نەوتی هەنار دەکراو لە کێڵگەنەوتیەکانی ناوڕاست و باشووری عێراق 96 میلیۆن و 430 هەزار و 596 بەرمیل بوو. بڕی نەوتی هێناردەکراوی کەرکووکیش لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیا گەیشتووەتە 2 میلیۆن و 545 هەزار و 656 بەرمیل. ڕۆژانەش تێکرا 3 میلیۆن و 203 هەزار بەرمیل نەوت هەناردەکراو و 1 بەرمیل نەوتیش بە 83 دۆلار و 24 سەنت فرۆشراوە. تەندروستی جیهانی لەبارەی نەوەی جیابۆ لە ڤایرۆسی ئۆمیکرۆن دڵنیایی دەدات و ڕای دەگەێنێت کە لە ئۆمیکرۆن مەترسیدارتر نییە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند نەوەی جیابۆ لە ئۆمیکرۆن لە خودی ئۆمیکرۆن و کۆڕۆنا کلاسیکەکەی پێشووتر مەترسیدارتر نییە. لەوبارەیەوە دکتۆر بۆریس بافلین ئەندامی تیمی بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا لە ڕێکخراوەکە ڕایگەاندووە. ڤاکسینەکان توانای بەرەنگاربوونەوەی تەواوینەوەکانی کۆڕۆنایان هەیە. ڕۆنشی کردوتەوە زۆرترین جۆری نەوەی جیابۆ لە ڤایرۆسی ئۆمیکرۆن لە وڵاتی دانیمارک تۆمارکراوە و دەرکەوتووە. لە ئۆمیکرۆن مەترسیدارتر نییە. تەنها ئەوەندەیە ئەم جۆرە نوێیە کە ناسراوە بە BE2 شوێنی جۆری پێشتر دەگرێتەوە کە ناسراو بوو بە BE1. باسی لەوەش کردووە کە نەوەکەی ئۆمیکرۆن جگە لە دانیمارک لە چەندین وڵاتی تری وەکو فلیپین و نیپال و قەتەر و هندستان تێبینی کراوە و ڤاکسین بە شێوەیەکی باش ڕێگری لە تەشەنەسەندنی زیادکردنی بەرگری لەشی مرۆڤ دەکات دژی سەرجەمنەوەکانی کۆڕۆنا. سەر لە بەیانی ئەمڕۆ تارق حەرب پارێزەر و پسپۆڕی یاسایی بە نەخۆشی جڵتەی دڵ کۆچی دوایی کرد. واش بڕیارە هەرەمڕۆ لە ڕێوەرسمێکی شایستەدا لە ناوچەی کازمەی بەغدا تەرمەکەی بە خاک بسپێردرێت. تارق حەرب یەکێک بوو لە کەسایەتیە دیارەکانی عێراق و وەکو بەناوبانگترین شیکەرەوەی بەند و مادە یاسایەکانی دەستوری عێراقدا دەنرێت. بە جۆرێک لە کاتی دروستبوونی هەر کێشەیەکی یاسایی قسەکانی یەکلایکەرەوەی بڕیارەکان بووە. ئەم کەسایەتیە لە ساڵی 1945 لە بەغدا لەدایک بووە و لە ساڵی 1975 لە زانکۆی مستەنسرەی بڕوانامەی بەکالۆرۆسی لە یاسا بەدەستێنەوە. پاشان لە ساڵی 1970 بڕوانامەی ماستەری لەو بوارەدا بەدەستێنەوە.
گوندنشینانی سنووری داودە نیگەرانن لە خراپی ڕێگەی نێوان سنوورەکەیان و قەزای خوڕماتوو کە لە ڕابردوودا بۆ هۆیەوە چەندین ئاستەنگیان بۆ دروست بووە. لە سەردانێکی پەرلەمانتار مەلا کەریم شکوور بۆ پارێزگای سەلاحەدینیش داواکاری نۆژەنکردنەوەی ئەو ڕێگەیە خراپ. خراپی ڕێگای نێوان قەزای خوڕماتوو و گوندەکانی ناوچەی داودا گوندنشینانی نیگەران کردووە و داوای نۆژەنکردنەوەی ڕێگاکە دەکەن. ئەمە ئەمڕێ نێوان دووز کفری نەوجول خەتێکی ئامەوە گشتی خەت کەلار کفری لەسرە خەت ڕۆژ تەنگانەیە بەڵام زۆر ئێرانە درێژیەکەی 35 کیلۆمەترە. ئێمە 3 ساڵ چاکمانەکە لەبانێکە چاڵە بیچکەڵانی لەدەست ئێمە دەرچووە خەڵک و عەشایرەوانە گشت گوندەکان لەسەرێتی 46 گوندی نەحێگە و نێوان کەلار کفری دووزیش ئەوەسێتە یەکۆ. وڵا ڕێگاوانەکان چاوەڵی خراپە چاوەڵی چاڵە و کشتی خراپ بووە و چەند ساڵە خاستە کریا و دواسا ڕێگەی لە نەوجولەوە تا دووز این زمانەی کات حکومەت باسەوە بۆ 56 ساڵە ڕۆکراوە یعنی خۆڵەکە لەو باشترە خۆڵەکە فەر لەو باشترە سیارە هەڵەوە شوێنێت دەبڵت نامێنێت تایەت نامێنێ عەجێت خۆمان لەگە ئەمانە ڕێگەمان زۆر خراپە بەڕاستی. وڵا داواکاریمان ئەوەیە لە حکومەت عێراق بێ لە حکومەت کوردستان بێ هەر حکومەتێ بێ ئێمە بەس ئەلموهیم جادەگەمان بۆ چاکەن. لە چەند ڕۆژی ڕابردوودا مەلا کەریم شکوور نوێنەری خوڕماتوو لە پەرلەمانی عێراق و وەفدێکی لایەنە کوردستانیەکانی شارەکە سەردانی پارێزگای سەلاحەدینیان کرد و یەکێک لە داواکاریەکانیان نۆژەنکردنەوەی ڕێگای ناحیەی نەوجول خوڕماتوو بوو. ڕێگاوبانی ناوچەی داودە نەوجول خدروەلی تا دەگاتە شاری دووس خوڕماتوو یەکێک لە هەرە پرۆژە گرنگەکانی ئێمە ئەوە بوو کە داکۆکیمان لەسەر کرد ئەو ڕێگاوبانەیە کە بەڕاستی ئەهمیەتێکی خۆی هەیە و ئەتوانم بڵێم ڕێگایەکە هەم دووس خوڕماتوو ناوچەی دایەوە گەرمیان و شاری کەرکووکیش پێکەوە بەسێتەوە بۆیە ئێمە بەڕاستی مەبەستمان بوو لەسەر ئەو پرۆژەیە بە جدی قسە بکەین و توانیمان نووسراوی فەرمی بخەینە پێش پارێزگاری سەلاحەدین و جەنابیان ڕەزامەندی ئەویان لەسەر دەربڕیەوە کە ئەمە موافقەی لەسەر کردووە و بەرز بکرێتەوە بۆ سندوقی ئەعمار. درێژی ڕێگای ناحیەی نەوجول خوڕماتوو 35 کیلۆمەترە و جگە لە هاتوچۆی 46 گوندی سنوورەکە ڕۆژانە دەیان ئۆتۆمبیلی بارهەڵگیر بە ڕێگاکەدا تێدەپەڕێت. دڵزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک خوڕماتوو. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.